سپاس بۆ هەمووانی کە ئەمڕۆ بە هەڵمەتی پاسکیلەکە لەگەڵمان. I'm in my simple box. My close imagination sears me in. I've lost exciting thoughts, the thirst. Just take me out to Neverland again. So take me out to Neverland. Show me what's behind these closed doors. To me, it's real's what I can see. So take me out to Neverland, Neverland. Take me out to Neverland. So take me out to Neverland, 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 Neverland. من دەمەوێت ڕاوێژ مەحوی چالاکوانی ژینگە وەربگرمەوە پرسیاری ئەوەی لێ بکەم تۆ وەک چالاکوانێکی ژینگەی دەبێت ڕاپەڕین پێچوونەوە چی بکرێ باشە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ 16 چوار ساڕۆژی ژینگەی هەرێمی کوردستانە لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان یادە دەکرێتەوە بۆ بۆنەوە بەداخەوە تاوەکو ئێستا لە سنووری داری ڕاپەڕیندا من بە حکومەتی کە لێرەمە لە سنووری داری ڕاپەڕیندا نەتوانراوە بە تەواوەتی بکەینە ستانداردی عالەم بۆ لەباری لە سێکتەری ژینگەدا ئەمە جوای کردووە تا ئێستا خەڵکی ئەو وعیەشان بۆ دروست نەبێت تاوەکو کە ژینگە پارێز بن و ئەدای ژینگە بکەم بە شکڵێکی کردداری ئەوەی هەیە لە تەنها لە سۆسیال میدیا و لە هەمان کاتە لە کەناڵەکانی ڕاگەیاندن خەڵکی بەس بە گوتار بە کردار ژینگە ناپارێزێت هیواخوازم لە ئایندەدا ئەمە چارەسەر بکرێت چکە بەڕاستی گرفتی ئاواگرفتی ژینگە کارەسات لە هەموو جیهانداوە بەداخەوە هەرێمی کوردستان زۆر بەقوڵی کردوێتەوە ئەمە وای کردووە کە تا ئێستاش خەڵکی هەنگاوی بۆ نەنێت هیواخوازم لە ئایندەیەکی نزیکدا خەڵکی ئەم وعیە بۆ دروست بێت و چارەسەری ئەم کێشە و گرفتانە بکرێت لەبەرەوەی پێمان وایە کە لە سێکتەری پەروەردەییەوە دەست پێ بکەین و ئەوانەی کە لە باخچەی ساوایان تاوەکو دەگەنە قۆناغی ئامادەیی بۆی کە چارەسەری ئەم کێشەیە بکەن و ئەو وعیە بۆ فێرخوازانی ئەم ناوچانە سنووری هەرێمی کوردستان دروست بکرێت تاوەکو ئەم کێشە و گرفتان چارەسەر بکرێت.